لە ئێرانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامی مافی مرۆڤ بە پێی یاسا پێشێل دەکرێت. ڕۆژی 9 مانگی دێسەمبر بەرامبەر لەگەڵ 19 مانگی سەرماوەز ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤە. 76 ساڵ لەوە پێش لەوەها ڕۆژێکدا مەنشوری جیهانی مافەکانی مرۆڤ وەک سەنەدێکی جیهانی و پێویست بۆ ڕەتچاوکردن لەلایەن کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکانەوە پەسەند کرا. لەمڕۆدا لەگەڵ ئەوەی کە زۆربەی دەوڵەتانی دنیا ناوەڕۆکی ڕاگەیاندنی جیهانی مافەکانی مرۆڤیان بە ڕەسمیەت ناسیوە و تەنانەت ئاوێتەی یاسا بنەڕەتیەکانیشیان کردووە، بەڵام بەردەوام ئەم مافانە لە زۆر وڵاتدا پێشێل کراوە. لەم نێوانەدا کۆماری ئیسلامی ئێران ڕێکۆردداری پێشێلکردنی مافەکانی مرۆڤە لە ئاستی دنیادا. بەپێی ئەو سەنەد و قەتحنامانەی کە ساڵانە لە بواری پێشێلکرانی مافەکانی مرۆڤ لەلایەن ڕێکخراوی نەتەوە گرتووەکانەوە بڵاو دەکرێنەوە، کۆماری ئیسلامی هەموو ساڵێک لە ڕیزبەندی سەرەوەی پێشێلکرانی سیستماتیکی ئەم مافانەدایە. هەموو ڕاستیەکە ئەوەیە کە ئاست و قوڵایی ئەو جنایەتانی کە لە ماوەی 45 ساڵی حاکمیەتی کۆماری ئیسلامیدا بەسەر خەڵکی ئێراندا داسەپاوە زۆر زیاترە لەو تاوانانەی کە لە ڕێکخراوی نەتەوە گرتووەکاندا لە دژی ڕژیمی ئیسلامی باس دەکرێن. لە زیندانەکانی ڕژیمی حاکم بەسەر ئێراندا گەلێک ئینسانی شەریف لەبەر دەربڕینی بیر و بۆچوونیان خراونەتە سیاچاڵەکان و زیندانی کراون و لە کەمترین مافە ئینسانیەکانی بەهرەمەند نییە و مۆتەکەی مەرگ بەردەوام بەسەر سەریانەوە دەسوڕێتەوە. ئەشکەنجە و شەلاق لێدان لەژێر ناوی حەدی شەرعی و تەعزیر بە ڕەسمی هاتۆتە نێو یاسای جەزایی کۆماری ئیسلامیەوە. ئەم ڕژیمە بەرزترین پلەی ئیعدامی ئینسانەکانی بۆ خۆی تەرخان کردووە و ڕژیمێکە کە منداڵانی کەمتر لە 18 ساڵ لەدارەدات. هەر ئێستا زیاتر لە 15,000 کەس تەنیا بە هۆکاری ئەوەی کە ڕژیمی دەسەڵاتداریان ناوێ لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بەندکراون و لە ژێر ئاشکەنجەی جەستەیی و دەرونیدان. لە ماوەی ئەو 2 ساڵەی کە بە سەراخێزی شۆڕشی خەڵکی ئێراندا تێپەڕیوە نزیکەی 500 کەس لەسەر شەقامەکان لەلایەن ڕژیمەوە کوژراون. لە نێو گیانبەخت کردوان دوالانی کەم 60 کەسیان منداڵ و تازەلاوی کەمتر لە 18 ساڵ بوون. ژمارەیەک لە گیراوەکان لەژێر مەترسی ئیعدامدان. هەر ئەمڕۆ لە ساڵیادی ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤدا لە سەر تاسەری ئێران مانگرتن و ناڕەزایەتی بۆ دەربڕینی قین و تووڕەی سەبارەت بە ئێعدامکرانی موحسین شکاری، لاوێکی 23 ساڵە کە ڕۆژی پێنجشەممە بە تاوانی درۆینا لەلایەن جەنایەتکارانی ئیسلامیەوە ئیعدام کرا لە ئارادایە. ئەگەرچی ڕاگەیاندنی جیهانی مافەکانی مرۆڤ وەڵام دەرەوەی بنەڕەتی ترین کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان نییە، بەم حاڵەشەوە ناوەڕۆکەکەی بەرهەمی خەباتی کرێکاران و ئازادی خوازانی دنیاە. هەر هەنگاوێک پاشەکشەی نظامی سەرمایەداری لە بەرامبەر مافە سەرەتاییەکانی باسکرا و لە نێو ئەو جاڕنامەیەدا تەنیا بە گیانبازی و فیداکاری لێبڕاوانە دەستەبەر بووە و بورژوازی جیهانی لە کۆتاییدا ناچار بوو بە گەنجاندن و ئاوبەندیکردنی پێویست لەگەڵ بەرژەوەندیەکانی هاو ئاراستەی بکات و لە مێژوودا بە ناوی خۆی تۆماری بکات. ئەم منشورە لەگەڵ ئەوەدا کە بنەما سەرەکیەکانی نظامی سەرمایەداری ناباتە ژێر پرسیار و ڕێز لە ئەساسی چەوساندنەوەی ئینسان بەدەستی ئینسان دەگرێت، بەڵام لەم ئاستەشدا تەنانەت هێشتا لە پێشکەوتووترین وڵاتانی سەرمایەداریشدا بۆ بەکردەوە دەرهاتنی بە تەواوەتی دەبێ خەبات بکرێت. ئێستا لە زۆربەی وڵاتاندا بە ئاشکرایی سەرەتاییترین مافەکانی ئینسان کە مافی ژیان بێت پێشێل دەکەن. پێشێلکرانی مافەکانی ئینسان لە چوارچێوەی برسێتی، قاتووقڕی، هەموو جۆرە نەخۆشینێکی واگیردار، بازرگانی سێکس، قاچاقچێتی مادەی هۆشبەر و تەنانەت لە مەنشوری جیهانی مافەکانی مرۆڤیشدا ئاماژەیان پێ ناکرێت. هەموو ئینسانێک دەبێت خاوەنی ئاستێک لە ژیانێکی گونجاو بێت بۆ دابینکردنی سەڵامەتی و ڕفاهی خۆی و بنەماڵەکەی بەتایبەت لە باری خۆراک، پۆشاک، مەسکەن، چاودێری پزیشکی و خزمەتگوزاری پێویست. مافی هەموو ئینسانێکە کە لە کاتی بێکاری، نەخۆشی، کەم ئەندام بوون، جیابوونەوە، پیری یان لە هەر لایەنێکی دیکەوە خاوەنی دابینبوونی کۆمەڵایەتی بێت. هیچ حکوومەتێک و هیچ کەس مافی ئەوەی نییە ئینسانەکان بەهۆی ڕەنگی پێست و نەتەوە و ڕەگەز و جنسیەت و تەمەن، بیر و بۆچوون، هەڵبژاردن و سەلیقەکانیان لەو مافانە بێبەش بکات.
ئازادی بەیان و ڕێکخرا و پێکهێنانی کۆڕ و کۆمەڵ لە زۆمرەی مافە سەرەتاییەکانی هەر ئینسانێکە و نابێت بە هیچ بیانوویەک لێی بەرتەس بکرێتەوە. هیچ کەس نابێت بخرێتە ژێر ئەشکەنجە یان مجازات و کردداری زاڵمانە دژی ئینسانی و سوکایەتی ئامێزەوە. هەر کەسێک کە تاوانی خەتاکاری خرایە پاڵ وەک بێتاوان دەناسرێت تا کاتێک کە لە جریانی دادگاییکردنی بە ئاشکرای کە تێیدا ئیمکاناتی پێویست بۆ داکۆکیکردن لە خۆی فراهم کرابێت و خەتاکەی تێدا بسەلمێنرێت. مافەکانی مرۆڤ تەنیا کاتێک بە تەواوەتی دەستەبەر و زەمانەت دەکرێت کە جیاوازی چینایەتی لە ئارادا نەبێت و ئینسانەکان خاوەنی ئیمکانات بن و لە ڕفاه و خۆشبژێوی کامڵدا بژین. هەڵبەت ئەمەش لە کۆمەلگایەکدا کە بنەماکەی لەسەر چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسان بیناکرابێت و ئامانجی بەرهەمهێنان نەگدابینکردنی نیازی ئینسانەکان بەڵکو دەستەبەرکردنی قازانج بێت زەمانەت ناکرێت. ئەو کۆمەلگایی کە خاوەنی وەها تایبەتمەندیە کە تەنیا کۆمەلگای سوسیالیستیە. بۆ دەستەبەربوونی وەها کۆمەلگایە کە تێیدا مافەڕاستەقینەکانی مرۆڤی تێیدا زەمانەت کرابێت دەبێت خەبات و تێکۆشان بکرێت. بەڵام تا ئەو کاتەی کە کۆمەلگای بەشەری بە تەواوەتی لە شەڕی نظامی سەرمایەداری ڕزگاری نەبوو بێت، ڕەچاوکرانی مافە سەرەتاییەکانی ئینسانەکان کە بەشێکی لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤدا هاتووە بابەتێک کە دەبێت ئیجرا بکرێت و بە ڕەسمیەت بناسرێت و بەکردەوە ڕەچاو بکرێت. هیچ دەوڵەت و ناوەندێک مافی ئەوەی نییە پێشێلکرانی مافە سەرەتایی و گردوونیەکانی ئینسانەکان لەژێر هیچ بیانوویەکدا پاساو بکات. بێگومان دابینبوون و زەمانەتکرانی مافە سەرەتاییەکانی ئینسان لە یەکەم دەستکەوتەکانی سەرکەوتنی شۆڕشێکی شکۆدار دەبێت کە ئێستا لە کۆمەلگای ئێراندا لە ئارادایە.